ئێمە بۆ دەبێ هەر بە چاوەڕێ ئەوە بین لە پەراویزی کۆمەڵگادا بین لە حاشیەی کۆمەڵگادا بین بە هەوڵدەی لە مرکزی قەراردا بین یعنی چێ لە مسلمانان شایستەترە ئەم وڵاتە بەڕێوەبەرن 32 ساڵە دوو حیزب بە نەفەسی حیزبی بە نەفەسی بنەماڵەیی ئەم وڵاتیان بەو شێوە بێرەگەیاندووە پڕیان کردووە لە زۆر مستەم و گەندەڵی دوای 32 ساڵ خەڵک نابێ بیر بکاتەوە هەمووان ناوێ بیرکەین و باشە با بە زۆری هیچ وڵات بەڕێوە بردرێ چۆ لە هەر کامیلە و بەرپرسانی ئەو حیزبانە بپرسە هەمووی دەڵێن وەڵاهی ڕاستە چیز خراپ زۆرە و گەندەڵی زۆرە و خێر و بێری ئەم وڵاتە قۆرەخ کراوە دیارە بە ملیاردێرەکانەوە دیارە و بە خەڵکە هەژار ڕۆژ و ڕوودەکە دیارە بە جادە و ڕێگەوبان تۆ دیارە بە نەبوونی کارگە و مەعمەل تۆ دیارە بە بێکاری بئیشی تۆ دیارە بە نەمەزران تۆ دیارە بە موشە پێنەدران تۆ دیارە بە علاقاتی سەقەتت لەگەڵ تورکیا و ئێران و لەگەڵ حکوومەتی نێوەندی دیارە یەک سەر بەو لایە یەکسەر بەو لایە یەکێکیان ئەگەر لە ئێران شتێک بکرێ ئەو لێرە وەڵام دەداتەوە یەکێک لەولاوە تورکیا شتێک بکرێ لێ وەڵام دەداتەوە ئەوی دیکەیان نەخێر کە سەر بە تورکیا دنیا تەخت بە توڵی عورزی وڵاتدا بێ مووی لێ نالەخشێ ئەوی دیکە ئێران هەرچی بکە مووی لێ نالەخشێ چۆن دەبێ وایە تۆ دەبێت دڵسۆز پێشەوەی دڵسۆز بێ بۆ تورکیا بۆ ئێران دڵسۆز بێ بۆ ئەمریکا و بۆ فەڕەنسا و بۆ دڵسۆز بۆ میلەتەکەی خۆت بۆ خەڵکەکەی خۆت بۆیە یعنی ئێمە نابێ هەر لە بیری ئەوەدا بین کە کەمینەیەک بین لە پەرلەماندا و قسەیەکی حەق بکەین کە ئەوەش بۆ خۆی هەر کەم نییە زۆرە بەڵام بەڵکو دەبێت تەماعی ئەوەشمان هەبێت کە خوا بکە ئەم وڵاتە چی دیکە بەدەست خەڵکێکی نوێژ نەکەرەوە بێدەست نوێژەوە نەبێ